چیرۆکی بەجێمانی لاشی سەرکردە عەریف حەوێز لە شەڕی براکاندا. سەید کاکە لە کتێبی بیرەوەری پێشمەرگەیەکدا دەڵێت لە بەهاری ساڵی 1960دا لەسەر ڕێگەی هەولێر گوێر کەمینێک بۆ شێخ حەنەش دانرا و شێخ حەنەش لەناو کەمینەکەدا کوژرا. ئەو شێخە عەرەبەجاش بوو و زیاتر لە 10 کوردی کوشت بوو، هەرچەندە وت و وێژ لە ئارادا بوو، بەڵام بەهۆی کوژرانی شێخ حەنەشەوە یەک لیوای عەسکەری هێرشی هێنایە سەربارەگەکانی پێشمەرگە لە گوندی بێستانە. لە ئەنجامدا شەڕێکی زۆر قورس هەڵگیرسا و پێشمەرگە توانیان هێزی دوژمن گەمارۆ بدەن و ئەفسەر و سەربازێکی زۆریان لێ بکوژن. لە ئاوینی ساڵی 1960دا هێزی دەشتی هەولێر بەگشتی لەگەڵ ڕزگاری ڕوویان کردە گوندەکانی چەرمەگا و گرژە و قازیاوە کە برایمی چەرمەگا و جەلالیەکانی تێدا بوو و زۆر ئازاری خەڵکیان دەدا. ئێمە ژێرشمان کرد و لە شەڕی یەکەمدا گردی تەپەمان گرت کە تەنها یەک پێشمەرگەمان بریندار بوو. لە شەڕی دووەمدا ڕەبایەکانی پشتی قازیاوەمان گرت و لەوێش دوو پێشمەرگەمان بریندار بوو. لەو شەڕەدا کوڕی مەجید ڕۆستەمی برازای برایمی چەرمەگا و چەند جەلالیەک کوژران. دەمانویست شەڕی دوایی بچینە ناو هەموو گوندەکان، بەڵام جەلالیەکان لە سلێمانی و بەکرەجەوە بەهێزێکی زۆرەوە کە نزیکەی 500 کەس دەبوو بە سەرکردایەتی عومەر دەبابە و چەند فەرماندەیەکی تر بە هاواریانەوە هاتن و شاخی تاسڵوجەیان گرت کە دەکەوێتە پشت ئێمەوە. بۆیە ناچار بووین کە یەخەی جاشەکان بەر بدەین و بگەڕینەوە بە گشت جەلالیەکاندا بڕۆین. لەوێ هێزێکیان بە سەرکردایەتی عەریف حەوێز هاتبوونە پشت گوندی تەمار کە گردێکی بەرزی لێبوو ئەو گردەیان گرت. فارس باوە لەگەڵ چەند پێشمەرگەیەکی ئازاو بوێر شەو بەسەر ئەو گردەیان دادا و لەگەڵ جەلالیەکان کەوتنە شەڕ و دەرئەنجام جەلالیەکان شکان و چەند لاشەیەکیان لێ بەجێمە کە لە ناویاندا لاشەی سەرکردەی هێزەکەیان عەریف حەوێزی تێدا بوو. لەگەڵ خۆر هەڵاتنیشدا لە هەموو شوێنێکەوە هێرشمان کردە سەریان و لەوێش توانیمان چەند کەسێکی تریان لێ بکوژین و هێزەکانیشیان بشکێنین و هەتا مەخفەری پۆلیسی تاسڵ و جەڕاویان بنین. لەوێ هێزێکی یەکێتی لەگەڵ پۆلیسەکان بەهانایانەوە هاتن. لە پاییزی ساڵی 1960دا بارزانی زۆر لە تاوانەکانی تاقمی جەلالی بێزار بوو چونکە تاوانیان دەرحەق بە خەڵکی بێتاوان دەکرد. تەنانەت برایەکی من کە لە مەلایەتیەوە بوو بە مامۆستای قوتابخانە ئۆتۆمبیلێکی جێبی لاندرۆڤەری بە قەرز بۆ هاتوچۆی خۆی کڕی بوو. جەلالیەکان چاویان لەو جێبە بڕی بوو و دەستیان بەسەرداگرت و بۆ ماوەی 1 ساڵیش براکەمیان زیندانی کرد و دەیانوت ئەگەر من واز لە پێشمەرگایەتی نەهێنم ئەوە ئازادی ناکەن.